ڕۆژی چواردەی کانونی یەکەمی 1974 موشەکەکانی شۆڕش فڕۆکەیەکی جۆری باجەری TU-16 لە دۆڵی خۆشکا خستە خوارەوە. لایەنێکی سێم هەوایە لە ڕێکەوتنامەی 11 ئازارە ڕنگ وایە زۆر زوو کورد بیتوانێت دەنگی خۆی بە دنیا بگەنێت کە بەعس نیەتی پاک نییە. ئیدریس بەرزانی وەفدێکی باڵای پارتی چوونە بەغدا و لەگەڵ سەدام حوسێن کۆبوونەوە. سەدام لەو کۆبوونەوەیدا بە ئیدریس بەرزانی دەڵێت لەگەڵ باوکت ڕێککەوت بووین کەوا پاش تێپەڕبوونی 4 ساڵ لە بەیاننامەی 11 ئازار یاسای ئۆتۆنۆمی دەربچێ و بخرێتە کار. هاتە لاموتی لە لای قەسر ئەبێزەوە تێپەڕیم کە وەفد کوردی لەوێدا بەزیوە خەریکن ئەشیەکانیان بارەکەن وا دیارە مەسەلە دەبینیانە چڕاوە و یانێ بگەڕێنەوە. دۆکیۆمنتەری شەوی شەممە کاتژمێر 8:05 لە NRT پێشکەشتان دەکرێت.